هاتوینە سەیتەرەکە ساعت 6 بکرێتەوە لەبەرەوە قوچەگلمان پێ مە ساعت 6 کە سەیتەرەکە نەکەنەوە دوای مرۆڤ لە داخلی کەرکووک بین یعنی ئیسەمە محەرماوێ ساعت 8 و جارە بۆنەوە لێرە دەرناچین لەبەر ئەزدیحامات و شەڕ ئاوێنە و ئەزدیحام پیکاپ شوتی دێ با بڵێن یەکەوێتە پێشمانەوە کەیە بچووکە بە پێشمان ئاڕوە یعنی ساعت 9 لێرە دەرەچین ئەنجا مرۆڤ لە 8 بە دوای ئەمە نارین بڕۆنە ناو شارەوە یعنی ئێمە چی بکەین نازانین ئەمە ڕێیەکەمان نزیک شاعین لە بە ساعت و نیوەک دێنەوە ناو شار یعنی ئەمە وامان لێکەن ڕۆژی کاروانێکمان بەرنەکەوێت جانێمە ساگەڵا بین لە ساعت 4ەوە دەرەچین 5 جگەی نێرانە لە 5ەوە بیا لێرە دابنشینە تا 8 و نیو ئەنجای کاتەوە سەیتەرە ئەم سەیتەرەی قانونی نیە میزاجی ئیشەکان هەر ڕۆژی بە کاتێک کاتەوە ڕۆژێ 8 کاتەوە ڕۆژە 8 و نیوێ کاتەوە ڕۆژە 9 ئەی کاتەوە بارەکەی ئەمەژین شایە بەس قوم و چەگلە ناچینە خارج شار لە داخل شار لە قەرە سالم بۆ ناو شار کە داخلە بی 8 بە دوا مرورەت گوێڵێ بۆ نییە داخل شار بی ئەبێ پێش 8 تۆ داخل شار بی تر مەوادەکەت بۆ چێ بەتاڵێکەوە گەڕێیتەوە دانێستا نازانێ ئەمە خەریک ماوین پێرەکە بوو ئەلێرانە کەیەک لە سعات 3 شەو وەستا و لێرە بە بەتاڵی عایلەی پێەیە هیچی پێ نیە بەس بە عایلە و لێرە بۆی نییە داخل بێ هەتا 8 جا داخلیان کردووە